قورئانە گەورەی گڵە زەردە لە ناو خەڵکی سلێمانی و لە ناو خەڵکی کوردەواریە تایبەتمەندێکی زۆری هەبووە ئەو خەڵکە جاران تیانە خوێندووە. لە ڕابردووە محاولەی بردن کراوە، بەڵام هەرو کەسەی کە بدوێتی لە خەوە ترسێنراوە بە شێوە لە شێوەکان ئایا پێغەمبەر هاتوێتە خەوی یا شێخ حەسەنی گڵزەردە قورئانەکەی وەکو خۆی هێناوەتەوە. شێخ حەسەنی گڵزەردە لەگەڵ والی بەغا بە سەردانێکە چن بۆ هەمەدان. یەکێک لەو ڕەئانە ئەوەیە کە ئەمە دیاریە کە لە هەمەدان پێشکەش بە شێخ حەسەنی گڵزەردە کراوە، ئەویش هێنایەتیەوە لێرە دایناوە. ڕێیەکی تریش هەیە کە ئەم قورئانە دەستنووسە، تەواوەن هەر دەستنووسە تر هەدی هەمەدان لێ یاخود دایکی شێخ حەسەنی گڵزەردە نووسیبێ یا شێخ حەسەنی گڵزەردە وای شاڵای و ڕوخانی گوندەکان دەستی پێ کرد. گوندی گوڵەزەردەش یەکێک بوو لەو گوندانەی کە کەوتە بەر شاڵای و ڕوخان و تێکدان بە مزگەوتەکەشەوە. پاشەوەی کە گوندەکە ئاوادان کرایەوە مزگەوتەکە دروستکرایەوە بە مەرامسیستیمێکی شایستە هێنامانەوە بۆ گوندی گڵەزەردە. پاش ماوەیەکیش پێویستی بە سەر لە نوێ نۆژەنکردنەوە هەبوو. ئێستش ئێمە لە دوای ئەو تازەکردنەوەیە ئەو قاسیەمان بۆ کردووە پارێزراوە، یعنی ئێمە خۆمان کەسی بە متمانە نەبێت نایڵین هەموو کەسێک دەستی بکا بەو قورئانە ئەگەر بمانەوێت لە دووریشەوە پیشانی ئەدەین. ئینشاءڵڵا لە داهاتووشا بە تەماین یعنی سندوقێکی شوشەی بۆ بکەین هە لە ناو قاسەکە بۆ ئەوەی لاپەڕەکانی زۆر هەڵنەدرێتەوە، جارێکی تر ئەو توحفەیەمان نەکەوێتە بەرمەترسی لە ناوچوو. ئەم قورئانە قەبایلێکی گەورەی هەیە، ئەمە ژەگەڕێتەوە بۆ ئەوەی کەوا خەتەکەی خەتی با بڵێن سولسی مستەحلیقە بەم شێوازە نووسراوەتەوە. شێوازێکی زۆر جوانیە بۆ هەموو لاپەڕێک 12 دێڕ هەیە، 510 دیاری کراوە بۆ ئاەتەکان، ژمارە ئاەتەکانی تیانە لەسەرەوە بە خەتی سوور نووسراوە. ئەم سوورەتە مەکیە یا مەدەنیە، ئەوەنە ئاەتە ئەتر ئاەت وەکو قورئانێکی کێسەرە بەدەستمانای بۆ شێوازە نەکراوە. ئەتوانین بڵێن زیاد لە 620 لاپەڕە قورئانەکەیە، لە چەند لاپەڕەیەکی سەرەتایە دوو مۆریتایە، مۆرەکان بڵێن ئەحمەد و محەممەد نووسراون، بەڵام کەس نازانێت چی ئەم قورئانەی نووسیوەتەوە، چۆن نووسراوەتەوە، ساڵی چەندە نووسینەوەی بووەتەوە، بەڵام بە خەتەکەیە دەرئەکەوێت کەوا تەمەنێکی زیاد ئەتوان بڵێن 450 تا 500 ساڵ زیاتری تەمەنی ئەم قورئانەیە لەسەر کاغەز نووسراوەتەوە، کاغەزەکە ئامادە کراوە. قورئانەکە لە ڕووی ئەستوریەوە بە ئەندازەی 20 سانتین، لە هەمان کاتە درێژیەکەی ئەتوان بڵێن 45 سانتینە بە 18 سانتین.